بێگومان یعنی ئەم دیدارە کە وەختێکی شوێڤە بێ دێتە گرێدان ئەم دیدارە ئەهمیەتە خو گەلێک هەیە و هەم سیاسەتە خودێژێ ڕازی مام جەلال بەردەوامیکن بدنێتێ هەم ئەو سیاستە چاوەکو بێتە گونجاندنی لەگەل ئەم سەردەمێک و نەها ئەم تێدا و بترک و کاربن ئەهمیەتێ بدنە وەضعی خەلکێ يعني نێزینگتر يعني چۆنیتی نێزینگبوونە خەلکێ چاوایە نێزینگی جادێ ببن هەتاکوم کاربن وەک یەکەتی نیشتیمانی کوردستان بە حکمێک و ڕۆژێک و یەکەتی هادە دامەزراندن هەتا ڕۆژە ئەڤڕۆژی هەم نشناوی خەلکی دەرکەفتە شووی خەلکی ڕەدەرکەفتە بێگومان هەرمێ بەردەوام بن ئەف دیدارە ئەهمیەتاوێ ئەوە کووەم بتر کاربن ئیشێت خەلکێ ئازارێت خەلکێ و بتر بێتە تەشخیصکردن و بە ئسلوبکی مۆدرن و چاو بێتە چارەسەرکردن ئەف دیدارە بێگومان دێ گۆڕانکارینی مەزن هەم ناف یەکەتیدا هەم ناف ئۆرگانی یەکەتیدا هەم ناف سیاسەتە یەکەتیە پاشە ڕۆژێدا دێ ئەنجامدا و بێگومان دێ ئینعیکاسکە باش بێ لەسەر خزمەتە خەلکێ